بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. لاڵقەیەکی زۆر تایبەتە لە خزمەت مامۆسایەکی زۆر ئازیز و خۆشەویستی ڕۆژهەڵات یا کوردستان ئێران لە پاوە و دی نەجاری خۆشەویست جەنابی مامۆستا هادی ئەحمەدی، کە وازانم کەناڵی ئاسمانی پەیام و بینەرانی کەناڵەکە ئاشنان بە جەنابی مامۆستا بەبوونەی ئەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەرنامەی سلوکی پێشکەشە کرد. مامۆستا گیانی خوا بەخێر بن. السلام عليكم مامۆستا فاتح، سلامت بێ انشاءالله. زۆر قوربان یا ڕەبی بێ انشاءالله. خواجزاتان بە تۆ سپاس بۆ میوانداریتان. مامۆستا گیان، حەزەکەم سەرەتا پرسیاری بەرنامەی سلوکی لێ بکەم. طبعا ماشاءالله بەرنامێکی زۆر جوان بوو، خۆی گەورە پایدارتان کرد. هەندێکشی لە سروشتێکی زۆر جوانە پێشکەشە کردن، لە سروشتی هەورامان هەرخۆی جوانە. سلوکەت سلوککردن بۆ هەموو مسلمانە پێویستە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وآله وصحبه أجمعين. خلوان دەستخۆشیتان لێ ئەکەم و سپاسیش دەکەم بۆ پرسیارە. بەڵێ بەرنامەی سلوک جارە کەشوهەوایەکی زۆر تایبەتی بوو، ئاخری زستان بوو تقریبن. ئەو منتەقەی نەجاریشە نزیکی بەهاری بوو، ئەو چەند ڕۆژیشە کە ئەو بەڕێزانە هاتنە وەڵقانە تۆمار بکەین، بارانێکی نمنم و زۆر جوانی ئەباری و ئەو چەند ڕۆژە حاڵەهەوایەکی زۆر باشمان بوو. بەڵێ سلوک کە ڕۆیشتنە ئیلە الله، هەنگاونانە بەرە و بەدەستهێنانی ڕزایەتی ذاتی ئەڵڵا. مامۆستا ڕەفیقێکمان بوو بۆ پرسیارەکە، هەمیشە کە لێمان نەپرسی چۆن ئەگوزەرێ، ئەیگوت نازانم خۆی ئەگوزەری. ئەو قسە زۆر وردە، ئەگەرچی لە حاڵی شۆخیەکە ئەو برادەرە ئەی کرد، بەڵام مامۆستا عومر هەر ئەڕوا و ئێمەش حەز بکەین یا حەز نەکەین بەردەوام ئەڕۆین، یعنی تەمەنمان تێپەڕ ئەبێ. بەڵام ئایا ئەوەی کە لەم تەمەنەدا ئەتوانین ڕزایەتی ذاتی حەق تەعالا بەدەست بێنین و خۆمان بناسین، بەو خۆناسینەوە ذاتی حەق تەعالایش بناسین، ئەوەی تر بابەتێکە سلوک هۆشیاری ئەوێ. هەمیشە ئەڵین لە مەسنەویەکانە سلوک هۆشیاری گەرەکە، بەڵام بەڵێ سلوک بۆ هەموو مرۆڤێک پێویستە، یعنی هەموو کەسێک هاتووەتە ئەم دنیا سەفرەیەکی هەیە، سەفرەیەکی هەیە و تا چەندە دەرکی بکات تا چەندە دەرکی نەکا. خۆشا بە حاڵی ئەو کەسەی کە قەدری کاتەکانی ئەزانێت و لە کاتەکانە لە ناو زەمەنە لەو کاتەدا کە خۆی تەعالا وەکو عومر پێیداوە سعیەکە سەرفی سلوکی ئیلە اللای بکات. با یەک دوو پرسیاری تریش هەر پێشگەلە ئەوەی کە لە بەرنامەکە ئامانجمانە جەنابتی بکەم. جەنابەت شەرحی مەسنەوی مەولانای ڕۆمیت هەیە کە تا ئێستا نزیکی وازام 100 ئەڵقەیەک ڕۆشتووە، 125 ئەڵقە ڕۆشتووە. مامۆستا مەولانا جەنابەت وا دیارە زۆر خەریکی مەولانابی، ئەوانەی کە شتیان لەسەر مەولانا نووسیوە لە کورد و فارس و عەرەب و تورک و ئەمانە، چ میلەتێ زیاتر نزیک بۆ لە ڕۆحی مەولانا بۆ زەڕورە، یعنی ئێمە میراسی مەولانا. من تقریبا هەر وەکو هەموو مامۆسایەکی کوردی کە لە ناو وەکو من لە ناو ئەدەبیاتە بوو بێ علاقەی هەر بە مەولانا بۆ ناوی مەولانای بیستووە، بەڵام بڵێ بە 7 ساڵە بڕێک نەک ئەمە بە تەواضع ناڵێم، هەر واقعاً مەولانە بەحرێکە مامۆستا بەڕاست بەحرێکە 7 ساڵە خەریکم، هەستەکەم لە ئەوڵی ڕێگادا نیم، باوەڕکە و عەزم کرد ئێمە واقعاً تەواضع ناکەم. بەحرێکی عەظیم و عەمیق و عەجیبە کە وەکو ئەفلاکی ئەڵێ لە مناقبدا ئەو پیاوە هەروە بە غەریب هاتوو، بە غەریب چوو کەس نەیناسی، ئەنی ئەو نەعەظیمە. مەولانا زاتێکە کە لە هەموو بوارێک مامۆستا قسەی هەیە بۆ کردن، لە هەموو مەیدانێکە بەحسی هەیە بۆ کردن، بەتایبەت بۆ مرۆڤی ئەمڕۆ بە مسلمانیەوە، بە کافریەوە، بە خۆراوا و بە ڕۆژهەڵاتەوە، بە هەر هەمووەکەیەوە مرۆڤێکە وەکو ئەڵێن دیپرس بووە، مرۆڤێکە غەموقی و ئەو نەخۆشینە دەرونیانە سەریان تێ هەڵکردووە، مرۆڤێکە بەرەو نهیلیستی واتە پوچگەرایی و پوچی بەرەو ئەو شوێنە ئەڕوا. مەولانە وانەیەکی زۆر گەورەی پێیە و دەرسانێکی زۆر گەورە ئەدا بۆ ئێمە کە لەم خەمۆکی ژیانە چی بکەین، بیکەین بە
ئەبینی زۆرێک لە خەڵکی بەحسی ئەوە ئەکەن ئێمە چۆن پیا بووین، ئایا داروین ڕاستەکە داروین ڕاست ناکە، ئایا جیهان چۆن شروع بوو، بیگ بەنگ بوو چی بوو، ناڵێت خوا لەمانە گەڕێ چۆن هاتووی بۆ ئەم زیندانە مەگەر گرنگە تۆ هاتووی لەم زیندانە داڵی با ئەو زیندانە دیوارەکەی ئاوا بێ بە ئەوە ئاوا بێ چۆن بوو هاتین وانەکەی گرنگە ئستا لێرەی یەکشت گرنگە چۆن ئەتوانی لەم زیندانە دەربچی چۆن دەربچی و ئەوانەمانە پێشکەشەکە بەڵام لەوانەیە لەناو هەموو میلەتەکانە زیاتر لە هەمووی فارس خەریکی مۆلانا بوو بێت کە ماوەسا فارسمە بەسمان ئێران نییە پاکستان و ئەفغانستان و شبە قاڕەی هند و ئەوانەش هەموو بە فارسی لەسەر مۆلانا نووسراوە نووسویانە و دوای فارسی جا تورکەکان جا کوردەکان ئەلبەتە ماوەسا مۆلانا پیاوێکی عەڵەمیە پرفرۆشترین کتێبی ئەمریکا نازان 2000 و چەند بوو مەسنەوی مۆلانا بووە بۆ دوودانە کتێب لە ڕۆژاوادا زۆر عجایبە فرۆشەوەیان ئەمریکاش یەکە ڕسائلی نوری مامۆستای نورسی یەکە مەسنەوی مۆلانا زۆر عجایب ئەنووسری وەکاری زۆر گەورە لەبارەی مۆلانا کرا وەکاری دوور لە مەولانای زۆر کراوە ینی کەسانێک کەوایان زانی و مۆلانا ئەناسن بەڵام هەر بە حەزی خۆیان لە مۆلانایان داوە ئەو کەسانیش زۆرن بەڵام بڵێ بە تەکید مەولانا ضرورەتی هەموو عەسرێکە چونکە باسی ناوەوەی مرۆڤەکە ناوێک کە بەردەوام پێویستمان پێبێت وەسە مۆلانا ئەگەر ئێمە بیناسین ئەوەی جنابە پێگەیشتویت ینی مۆلانا چۆن بناسین سجە کەسی وا هەیە ینی ڕەنگە مولحید بێ هەر بەڵام ئەو مۆلانا بە ڕێگەی خۆی ناسیەوە ئەزانێ مۆلانا لەگەڵ ئەوایە یا کەسی کتری ئیماندار یا سوننەیە یا شیعە مۆلانا چۆن بناسین کێ مۆلانا خۆبان دوو ڕێگە هەیە ڕێگەیەک بۆ ئەوانەی کە ئەگەر خوێندنەوەی مۆلاناشیان نەبوو بێت لە زمانی ئەدەبیات تێ ئەگەن لە ئەدەبیاتی عێرفانیش تێ ئەگەن کەسێک بەو دوو مەرجە بێ من تەوسیەم ئەوەیە بەس مەسنەوی بخوێنێتەوە دیوانی شەمس هیچ نەڕوا من خۆم بە شخصە ئەو کارە ئەەکەم زۆر جار خۆم مەسنەویە خوێنمەوە لەگەڵ ئەوەدا شەرحایەکی گەورە هیچکە بەحسی ئەوە ڕێگەی دووەم بەحسێکم ئەوانش ئەخوێنمەوە بەڵام خۆی ئەگەر زانیاری هەیە بڕوا مەسنەوی بخوێنێتەوە بەڵام مەسنەوی کتێبێکە یەهدی به کەثیرا و یضل به کەثیرا خۆیە فەرمی مۆلانا زۆر کەس گومڕایەکە زۆر کەسیدا ئەگەر کامڵ بیخوێنیتەوە بە ئینصاف و بیخوێنیتەوە ئاشنابی بە ئەدەبیات ئاشنا ببی بۆ ئەدەبیاتە ئەمە ڕێگەی ئەوڵە کە خۆت مۆلانا لە قاڵبی مەسنەوی و دیوانی شەمس ئەناسی ڕێگەی دووە ماوەسا کتێبی باش زۆر نووسراوە لەبارەی مۆلانا ئەوڵەن مەسنەوی شەرحی زۆر گەورە و باش لەلایەنی ئەهلی سوننەوە کراوە مەسەڵەن ئەنقەرە هەمان ئەنقەرەی تورکیە ئەنقەرەوی شێخێکی طریقەتی مۆلەویە بووە 16 بەرگ شەرحی مەسنەوی کردووە 16 بەرگ بەڵێ من 16 بەرگەکەم هەیە لە ماڵەوە بە تورکیە کراوەتەوە فارسی نازان بە عەرەبی کوردی شەبیانە طبعا ئێمە زۆرتر فارسی خوێندنەوەکەمان هەیە ئەمجار ئەکبەرابادی کە ئەوی شەرپیاوێکە 7 بەرگ شەرحی کردووە فروزانفەر بەرگی ئەوڵی شەرح کردووە کتێبی زۆریش نووسراوە بە فارسی عەرزەکەم نازانم زانیاری لە کوردستانی باشوورانی بەڵام کتێبی زۆر نووسراوە لەبارەی مۆلاناوە کە تۆ بتوانی بیناسی یعنی لە واقعدا دەست بکەی بە ناسینی ئەنا مۆلانا عارفێکی مسلمانە کە وەکو عارفێک سەیرەکە کە حقیقت لە هەموو شتێکە ئەبینێ لەولاوە پەیڕەوی مەکتەبێکی کەلامی ئەشعەریە سنیەکی ئەشعەری سۆفیە کە بەزەقی وەکو لە مەسنەویەکانە تۆزیحمان داوە لەسەر ئەو مەکتەبە دیفاعکات و بەیانی ئەو مەکتەبەکە ئەگەر یەک شتی کورد لەسەر مەولەوی خۆمان سید عەبدوڕەحیم مەولەوی کە جناب شەرحیاتێ بۆ ویشەیە بەس بە زمانی هەورامی بە لەهجەی هەورامی ماوەسا مەولەوی چۆن بناسین مەولەوی کێ وڵا ئەمیان سەخترە تا مەولاناکە لەبەر چەند هۆکارێک ماوەسا من وانەیەکی بڵێ مەولەویشم هەیە من هەموو شەمەیەک لە خانەقای شەرح حسامەدین لە پاوە مەولەویم هەیە لە تەکیەی تاڵەبان یەک شەمانە مەسنەویمان هەیە مەولەویەکە هۆرامیە و مەسنەویەکەش سۆرانیە هەردووکیشی لە تۆمارەکری لە یوتیوب لە تەلێگرامە دایئەنین مەولەوی کورد بووە ئەمە گوناحی ئەوڵیە گوناحی دووەمیشی ئەو لە ناو کوردە بە هۆرامی نووسیوە مەهجوورە کەس نایناسێ لەسەری بە تەکید کاری باش نەکراوە لەگەڵ کاری زۆر کراوە لەسەر دیوانەکانی لەسەر کارەکانی بەڵام کاری نەک بڵم کاری باشیش نەکراوە بێتە زوڵم چونکە جەماعەتێکیش وەڵا باشیان نووسیوە بەڵام بەو جۆرەی کە لایق و شایەن و ینی ئەشێ زۆر بنووسرێ ئەبێ لەسەر مۆلانا 500 کار کراوە کە ئێمە ئەتوانین 5یان هەڵبژێرین 5یان هەڵبژێرین بەڵام لەسەر مەولەوی کولەن 10 کار کراوە نەکراوە ئەویش بە
مولوي صوفيكي جافي طبيعة هورامی و تربية شدي برعاساني شيخاني تويلي قدس الله أسرارهم كعجيبي لي رداية بزمانێکی زۆر سادەی هۆرامیانەی جافی کوێستان و گەرمیان عێرفان تەسەووفی بەیان کرد. مەحوی ئەدەبیاتی عێرفانی هەیە بەس باسی فەناءەکە باسی بەقاءەکانی لەو وشە دۆڵەمەندانە کەڵک وەرەگرێ. بەڵام مەولەوی خەڵکی لە تاوگۆزە کە ئەڕۆن بۆ کوێستان ئەڕۆن بۆ لەیلاخ مەولەوی ئەکەوێتە بیری کۆچ و بیری سلوک و بیری چون کە ئەوە گشتی چوو من هیچ تا ماوم چی بکەم بارەبەرەکەم لەنگە وەڵاخەکەم ناڕوە و بە وشەی ماوەسا عەجیب سادەی هەورامیانە تەواوی دەشت و دۆڵی عێرفانی بەیان کردووە کولێک لە ئەسکانی مەولەویە و زۆر بە بەیانهایەکی عەجیب ماوەسا ئەسڵەن پێی نازانی مەسەڵەن لە قورئانە ئێمە ئەڵێن قل هو الله أحد أو الأماية تزور عجيبة بوتي چونك هو الله أحد هر يكيكن يعني خوي تعالى ويسويت بلي خوا واحدي أحد هر جور يبلي هر واحدة قل هو الله أحد والله نازاني كبحسي الله تكراري تيانية أو إعجازي هاتيا مولوي خوش من الله بالرحمكي ويت فردي تنيايتاك نقول هو الله أحد فردي تنيايتاك بشقي مشقي عشق دلطاك يعني باك كزور يعني بأدبياتك بس سرنج راكيشة بشكم خوي تعالى توفيق بدات أواني كمولوي أنا سنزورتر لسري بنوسن كزورتر بنافرة إن شاء الله. جنابي ما وصهادي جنابتان ما وص حزكم هنديك لا أو ما وص عزو خۆشەویستانی کوردستانی ئەودیو کە جنابتان لای هەندی کان دەرسان خوێندووە فقێتیتان کردووە شێوازی خوێندنی ئەودی و مامۆساکانی ئەودی و مانوبوونیان زوهدیان تەقوایان هەندێشتمان بۆ باسکی مامۆسا بۆ بەرنامەیەکی چاپیمان خۆشە إن شاء الله. خوبان حجرەی کوردەواری بە درێژایی مێژووێکی زۆر کۆنەوە ئەوەڵ جار لە پەنای خانەقاکانە دووەم جار لە پەنای مزگەوتەکانە مێژووێکی زێڕین و عەجایبی هەیە دوای تەحتێڵبوونی نظامیەی بەغوا چونکە ئەم کوردستانی باشوور وەسڵە بە بەغواوە و کوردستانی ڕۆژهەڵاتیش وەسڵە بە باشوورە و ئەم دوانە بە درێژایی مێژوو لە یەکتری گرتویان و بە یەکتری داویانە دوای تەحتێڵبوونی نظامیەکانی بەغوا و باقی شوێنەکانی تر وردە هەست بەوە کرا کە پێویستە معاهدی علومی دینی لەناو خۆدا دروست بکرێ بۆی لەو کاتۆ کوردستان دارای حجرە بووە و عالمانێکی گەورە و عەزیمی پێگەیاند و عالمانێک کە هاوکات لەگەڵ ئەوەدا عارف و شێخ و مەلا بوون ئەدیبیش بوون مەحویە نالیە سالمە ناریە بێخودە مەولەویە هەر کامیان تۆ تەواشایەکەی مەلاهایەکی بەتوانا بوون ئەدەبیاتیشیان پەراسوو کە مامۆستا خاڵێکی زۆر گرنگە ئەمڕۆ زاناهایەکی ئاینی کە لەناو تۆژمە دینیەکانە سەر هەڵدێنن ئەسڵەن لەگەڵ حتا هەیەە فەخرەکە بەوەی کە من شعر نازانم فەخرەکە زۆرمان هەیە لەو خوێندنەوە تازانە پێیابوون لە حاڵێکە ئەدەبیات ڕۆحی میلەتە ڕۆحی میلەتێکە لەگەڵ ئەوەدا مامۆستا و شێخ بوون ئەدیب بوون پارێزەری زمان بوون پارێزەری کەلتور بوون و لە حجرەی پەنای مزگەوتەکانە مامۆستا علومی زۆر عەمیق و قوڵ خوێندراوە کە ئێستاش حجرەکان ماوە نەک بە قووەتی کۆنەوە طەبعاً نەک بەو قووەت و شەوکەت و شانەوە کە بوو بەڵام لە حجرەکانم فەقی کە دێتە فەقیەتی قورئان ئەخوێنێ سەرچاوەی مامۆستا عەبدولکەریم مودەررس ئەخوێنێ سوبحان الله و کتێبە مبارەکە کە چەندە خزمەتی بە کوردەواری کردووە تقریباً تەواوی مناڵانی کوردستانی مامۆستا تربیەت کردو بۆ کتێبە ئەمجار لغەی ئەحمەدی ئەخوێنێ لە بەریەکە بۆ حاڵی بوون لە زمانی کوردی جا ڕواتە ناو ئەدەبیاتی عەرەب ئەمە خوێندنی ڕەسەنی کوردی عەرزەکەم لە حجرەی کوردیدا مامۆستا بە ماوەی 3 ساڵ حتا فرەتر لانی کەم 3 ساڵ بەس ئەدەبیاتی عەرەب لە سەرف و نەحو لۆغە ئەخوێنێ زۆر بە وردی تفتیشی ئەکا جنابەت باوکت مامۆستا بووە ئەزانی کە مەتنەکانمان حیفز ئەکرد دقەکانمان حیفز ئەکرد سیغەکانمان لەبەر ئەکرد و ئەو شتانمانە دووپات ئەکردەوە تەرکیبمانە کردەوە ئەمجار دوای خوێندنی سەرف و نەحو منطق ئەخوێنێ دوای منطق بڕێک کەلام ئەخوێنێ دوای ئەوە علمی بەلاغە ئەخوێنێ دوای ئەوە علمی ئوصول الفقه ئەخوێنی کە جەمع جوامع بەڕاستی کتێبێکی مەلاماندووکەرە نەک فەقەت فەقیه
ولا بناي أمانيش لباليانا الشرع وكو منهاج نووي وشرح منهج زكريا الأنصاري عن الطالبين لفقه شافعي ذا وهروها تفسير وحديث وأمانيش هرسن كمتر أو أنا أخويندري فقيه تقريبا لاني كم دصالي جرك لحجة دا بخوين دصال بياو بدمانگ نابي تماموسا بدو صال نابي تماموسا دواي أو كبرك لمكتب أخويندويتي طبيعة حب صال 8 صال 10 صال كديتا فقيرتي ماموسا بشرت مشكي كارابيت خويشي إيش بكات ماموسا كشي زحمتي بو بكيش إلا 10 صالة جاء أتواني بلي بوتا ملايك كأتواني قصيبي بو كردن أجر شي حجرة كان من أمرو أبي برايك بروشتر بكرينا وبرايك قرآن كريم يعني لسردم دا دروس بكريت بتابت العلوم عقلي دا ولا مسائل شبهاتك ديني ذاك دروس كراوة أما نمايكي كلية أمجار حجرة مونصا جوكي خومالي بياو بارهينر على بلي إما من ألبوين من أليك زور دوان صال سنة صال شوينا حجرة لغريبية قورة أبوين هرتشك بواي لحجرة دا أو أبو أتطوب حقي بيانو قرتنت نية لسري ساعات أخوتي لسري ساعات هلاساي فقي بشكولة موسى قديم خزمتي فقي قوركاني أكر كاركاني أواني أكر بهيج وجه كتا أمرو من لبير مناي لحزوري فقيكي قورتر لخوم دا كفي وترا مستعد تواني بتم باراب كيشم قد أصلا بارا كشان هر نبوه مجر كات شوين نبو بيت أنا لحزوري فقي قورش هر فقي بشكولة كنا أخذ أما يعني درجنا أبو أما نعلم بما موساك فقيك أميش اشتكى ما موسى أمرو زور لكم القادة كذا وكما كأبيش أدبه چونك إمام معتقدين بعنا زيك أدب لبين طالب وما مصادى دروس بيبو عنا زي علم ورقيرية علم فقط أم كلمات تانية أيليد بركتي علم بهري علم شتاكي ترى وجوريكي ترى وهمو كاركاني شي فقيل حجة أخوي إيكا أمرو غصالو ما اللي باس شويلة رجالات أوانا هي أو كاتيش أوانا نبو وأتوانا بلين بياويكي محكم باردي بياويكي أتواني لسر خوي بوسطي أتواني إيشي قورب كات أتواني إيشي جوان بكات لقل أويشا أنواع وأقسامي شوينا كان أبيني ما وصال من خوم 10 صال و6 مانگ بو يان 10 صال فقيه بوم لمريوان وسنو بيران شهر وروميو تابته وأمدا حتى مؤقتا باشور لهورامان ولا أمان جند لنوظف بيس شوينا درس ما نخوين دوه يعني تو لقل بيس دان فرهنج وكلتور وثقافة اجتماعي جاواز روبرو أبي خزينيك لقل خوتاك كو أكيتوه أميش كشو هوايكي قشتي حجرية بلام لهمو أمانة قرنتن مونصا كان منبون كمونصا فاتح جيانكي أبوري زور سختي أن گزر عند وجاره أو جيلي بيش أو يخوم أنا لكم لقال ودا من طبيعة بحث الرجالات يخوم أنا كم نداريبو حقيقة إيريش هروابو أو كات زور نداريبو لخلق ندار تربون أوان لخلق زور ندار ملاي قديمي بلام زور عزة نفسي عجيب يعني والزور استقامتك نبراوي مثالك عرضكم دوائي لاستقامتك كمان وصأمه ألي فيلم هندية ألي لكتبها بس أفصانيك أخويني توا كتو أو استقامة آئسة أبيني شنو استقامة بياو مقبرواتنا وكارك 10 صالي بيا بچي جاب ذاني استقامتنا سخت كتشان صال 2 صال 20 صال 6 صال وما مصاكاني إيما برلها مشتك ما مصاب برا وشتيان إما يعني فكر دوا من 10 صال و6 مانگ بو يعني وصل لحجرة دا أبوهم لأم 10 صال دا بيرمناي دجار نصيحتي لفزي كرابة والله لبيرمناي بلان بعض بكردوا زور نصيحتي عن كردوين بينيني أو كسانة خطوي إصلاح كردوا حتى تخصمتي أستاذ جورو خوشي اسمه جنابي مؤسسي علي أبو حفظه الله تعالى مؤسسة جزي الساداتي كالجيو جيواره باوكي شهر مع مصاب ومريد حديش عثمانو صوفي اكي عارفي كراوي بتوا معنا وسختي كشراوي امينيك حتى مؤسسة سيانا ومؤسسة محمود سيانا درجاتي عالية بلاي كيز بيجي كزور غوريب ولا تصوفه حتى لدرجة إرشاد أبوه بلام حضرتي الشيخ إجازين دا ويا أخوي إرشادي نكردوه حلو كاتا فرميسي مؤسسة علي ولية ملاس فعليا منالك بو كاتا وعشقك عجائبي السوتانية ماموسا جاري كان كابرايا كاتو ماموسا أم كريهنا أم نالم نيجنا أخوينه شو روج ليل ونهار خريكم بي ألم ناخوينه أو نم خوين دوا بقويا هالناخوينه
مامۆستا زۆر کراوەی پێکەنی فەرمووی دەی برای هەر ئەوەیە نایخوێنێ شەو ڕۆژ لێ مشکت بردووە چوار کوڕ و چوار کوشم هەیە هەتا ئەمڕۆ نەمبووتۆ بە یەک دانیان نوێژ بخەڵ لەگەڵ ئەوەیدا من کە لە نزیکەوە تێکەڵ بووم مناڵهایەکن لە فەقیەکانی حجرە زۆر نوێژ خوێنتن و ینی ئەوە دەبی مامۆسایانی ئێمە بووە کە نوێژیان خوێندووە دوای نوێژەکان بە ئەوراد و دانیشتوون بە قەناعەت و ژیاون لەگەڵ خەڵکان مؤدەب بوون خزمەتی خەڵکیان کردووە لە بەرامبەری هیچ طبعا لە بەرامبەری هیچ ئینێکەوە و حتا مامۆسای زۆر کورمان بووە کاتێک فەقی هاتووە تۆ لە دیێنی دایکی ماڵسێ شتێکی بووە پێداوە وەری نەگرتووە لە حجرا خۆتان بیخۆن من لە بەرابەری ئەمە دەست ناڵم بە تۆ کە تۆ کاتێ دیتۆ لە حاڵەکە دیاری بووە فن شتێک نەبوو لە بەرابەریەوە بگیریە و حرزم کردی مامۆسا هەم زەحمەت و هەم ئستقامەت و هەم مامۆسا سعیلی ئوستادی من مامۆسا محمودی نگڵە ئەلعانیش تشریفی زینووە لە نگڵایە لە نگڵ لە بینی سۆڵاڵا و سنەدایە مامۆسا سعیلی ئوستادی من لە خزمەتی مامۆسای نگڵا دەرسی خوێندووە مامۆسا من طبعا لە خزمەتی بووم مامۆسا سعیلی کە 5 ساڵ لە خزمەتی دەرسم خوێندووە لە خزمەتی فەقی مامۆسا سعیلی شەهر بووم کە مامۆسا عەلی مقدمی ناوە لە مەحموود ئاوا بوو پێشتەی لە هۆرامان لە خزمەتی ویش دەرسم خوێندووە کە مامۆسا عەلی مجازی مامۆسا سعیلی مجازی مامۆسای نگڵ و منیش خۆم کە هەم فەقی مامۆسا عەلی بووم مامۆسا سعیلی لە خزمەتی مامۆسا سعیلی ئیجازەم وەرگرتووە منیش بە ناقابلی خۆمەوە فەقیم بووە و 16 حەب بە ساڵە و ئایسە فەقیم هەیە تەواوی کردووە 5 ساڵە وانە ئەڵێتەوە ئایسە فەقیەک لە فەقیەکانی من مەسەڵەن لە شارێک پرسکەین لە مەریوانە وانە ئەڵێتەوە ئەو فەقیمە فەقی هەیە باشە مامۆستا ئیسا ئەو فەقی منە کە لە شاری مەریوانە بۆی هەیە و بەڵکو ڕوویداوە لای مامۆسای نگڵ ئەتوانێت دەرس بخوێنێ مامۆستا ئەمە سەرسام ئاوەرە ئەمە وتم ئەڵی ئەفسانەی لە کتێبە خوێنیتەوە فەقیە کە فەقی منە کە فەقی مامۆسایەک بوو مامۆسا عەلی ئەو فەقی مامۆسا سعیدی بوو ئەو فەقی مامۆسای نگڵ بوو فەقی ئەو فەقی توانای مامۆسا نگڵ یعنی مامۆسا نگڵ تا دەرسە فەرمێتەوە دوای پێگەیاندنی 5 نەسڵ قوربان یا مەسەڵەن مامۆسای دۆڕۆ بوو مامۆسا محەممەدی دۆڕۆ مامۆسایەکی زۆر قسە خۆش و نوکتەچی و مێژوزان یعنی من هەمیشە ئەڵێم قوربان مێژوویەکی زیندووە يعني زۆر وە من هەمیشە وتومە بەداخەوە ئیسفادە ناکەین مەسەڵەن لا ئێمە لە ئەوەیە مەحموود ئاوا و دۆڕ ئەوانمانە هەیە گەنجێک وتوبی حەزرەتی شێخ عوسمان زەوی داگیر کردووە فڵانە زەوی داگیر کردووە ئەوا گەنجێکی لێ هاتووی زۆر باش کە ئەویش لە سەوت و سوڕی مەریوانە ئیشەکات زۆر چوو لای مامۆسای دۆڕ وتی بخوان قسەیەکی وا دروست کراوە مامۆسای دۆڕ فەرمووی وەرە با من ببمە لای ئەو پیاوە کە حەزرەتی شێخ زەویەکانی لە ئەو سێندووە من خۆم لە جریانی شتەکەدا بووم ئەوی چوو شتەکەی تۆمار کردبوو و هەزاران شتی ئاوای وەکو مێژوویەک لایە ئەو نەحیکایەتی لایە عەجیب قوربان ئێمە 20 ساڵ زیاترە بێت تقریبا 22 ساڵ لەمەوبەر لە خزمەتی بوون لە خانەقای دۆڕ و 20 فەقی لەوێ دەرسمان ئەخوێند والله مامۆستا فاتح قەت لەبیرم ناچێتەوە ئەو ڕەفیقانمە کە ئیستا لەوانەیە ئەم شتانە ببینن لە بیریانەی ساوانگیشیان مامۆستان مامۆسای دۆڕۆ نەکجار بەڵکو زۆر جار کە چووە بۆ سنە یا بۆ مەریوان کراهای سەیارێنەوە لای فەقیەکانە قەرزی کردو فەقیمان بووە پارەی بەس کرەی سەیارەی نەبووە کە بڕوا تا شوێنێک و بگەڕێتەوە مامۆسای وامان بووە پێخۆش نییە ناوی بەرم وەڵاهی دوو دانە کچی بوون ئیسەش هەرەیە مامۆساوە پیرە دوو دانە کچی بوون کە چوون بۆ میێوانی کراسیان گۆڕیوەتەوە مامۆسایەکی زۆر ناسراویش بووە و زۆر مامۆسایشمان بوون کە کەس بووە توانیوە لە خزمەتیان نابێ یا پیان هەیەیانە هەر وەری نەگرتووە عزەتی نەفسی بووە نەفس ئیجازەی ئەوەی نەداوە زۆر عەجایب زاهیدانە ژیاون ئەوە زۆر ئەهلی زوهد بوون لەو شتەدا چونکە ئەو علم و تەقوا کە بوویانە بە ئەو پارێزراویە مامۆسا دەرسێکی گەورەیە بۆ ئێمە بە قسەکردن و بەنووسین و بەس بەمان ناتوانین ئیسلاح بکەین ئیسلاحی ڕاستەقینە ئەوەیە کە مامۆسایەکی ئەبینی پیرێنێ فەساحەت و بەلاغەتێکی واشی نییە 4 دقیقە قسە ئەکا ئەو گەنجە وا پەروەردە ئەکا عەجیب مامۆسای بوتی دەرەجاتی عالی بێ کوڕی مەڵڵا ڕەمەزانە کوردی بوتانی تورکیانە کوردستانی تورکیا بوون چوون بۆ سووریا خەڵکی باکوور بوون چوون بۆ ڕۆژاوە ئەفەرمی ملحدینی زۆر ئەو کاتە فکری مارکسی و شوعی تازات بوو هاتن قسەمانە کرد ئەفەرمی من 2 سەعات 3 سەعات بەڵگەی عەقڵی فەلسەفی بە ڕۆژم قسە ئەکرد لەگەڵ یانە حەیچ
دوایەوە ئەچوون وەختی وابوو بیا باوکم تەشریفە هێنا یا ئەچوونە ناو دیوەکەی دانیشتین وتم مامۆستا تەواضوعەکە نا مامۆستاش خۆی لە تەقوا و فەزڵ بووە ئەفەرمی 10 دقیقە قسەیە کرد چۆن نەسیحەتی گەنجێکی ئیمانداری مزگەوت بکەی ئەوە نەسیحەتیشی ئەکردن دڵیان پڕ ئەبوو کابرای وابووە فەرمی لە هەذا والدیان نووسیت مامۆستا خۆی بڕانەگیرە ئەچووە باخچەکەش گەرەیەکێکیش ئەو هاتە ناو ئەو متەئەسیرە بوو دیارە ئەوانیش بەو ژیانە زاهدانە کە بوویانەوە بەو خزمەتەکە کردویانە لەگەڵ ئەوەیش مامۆستا زۆر خاکی بوون زۆر ئەو مامۆستا پیرانمانە ئەیان بردین بۆ سەیران بۆ فرجە بۆ ئەملا بۆ ئەولا خۆیان شایان بۆ لێ ئەناین خۆیان کاریان پێشان ئەداین خۆیان وەختی وا بوو مەسڵەن لە سەیران وتم فەقی بچکۆلە لای فەقی گۆرا پاڕانە ئاکێشێ بەڵام من مامۆستا سفعلی لە سەیرانە جێگەنە و لە پاڵی خۆیان جێگەی بۆ داخستوم مناڵ بووم لە خزمەتی خۆی لە پاڵی خۆیان خەوتووە منێ مناڵ بووم زۆر نەمەزانی کە عیبە یا عیب نییە فەقی گەورەکان ڕوویان نەبوو لەوێ بن ئەمانە بوونەتەوە ئێوە مامۆستا جیلێکی ئیمانداریان پێگەیاندووە من هەمیشە لە موعیزەکانیشا بە خەڵک ئەڵێم ئەوانەی لە مزگەوت دانیشتن ئەڵێم ئەوەی کە ئێمە ئەلحان لە مزگەوتین زرنگی خۆمان نییە زرنگی نەسڵی پێشوو ئێمەیە ئەوان ئێمەیان هێنایەتە مزگەوت زمانێ زرنگ و چالاکی ئێمە دەرئەکەوێ کە نەسڵی دواتریش بێتە مزگەوت ئەوانیش بتوانین ئەمە تقریبا جەوی گشتی مامۆستایان و حجرە و خوێندن لە کوردەواری ئێمەدا مامۆستا ماوەتەوەی کە لە کۆتاییە هەرچەند حەزەکەم زۆر زیاتر بە حەزمە کرد کە زیاتر لە خزمەتتانین بەڕاستی بۆ بەرنامەکە چونکە زۆر پێویستە ئەمە ئەوە کە کە مامۆسایانمان قەدیمەکانمان مەلای قەدیمی کورد بەڕاستی فەنا بووە لەو خزمەتی خۆیان لەو مزگەوتەی خۆیان لە حجرەیە لە خزمەتکردن و لە ئیخلاسە ناکرێ ئێمە وابزانین یعنی ئیسلامەتی و دینداری دوو ڕۆژە بەهۆی فڵان و فیسارەوە دروست بۆ لە کوردستانە لە عالەمی ئیسلامیە یعنی ئەمە دینداری تازە نییە ئەم ڕگوڕی شاڵە 1000 ساڵەیە لە لادیەکانی کوردستانە لە شارەکانە لە وڵاتانی ئیسلامیە ئەم عالمە فانیانە بەڕاکە فەنابوون ئەمانە گەیانوانە بە ئێمە ڕاستە بڵێەوە بێئەدەبیەکی گەورەیە بە باو باپیرانیشمان کەوا بزانین ئەلعان نۆسان کەس هەیە چواردانە کتێبی لەبەرە بەشی خۆی با بڵین زانستی پێ ئەڵێ ئێمە زانامان نەبوو لە کوردستانە تا ئەم مامۆسا هاتووە بۆتە زانامان لە حاڵێکا مامۆسا وەڵاهی ئێمە لە کوردەواریە مەسەڵەن پێنجوێنیمان بووە مفتی پێنجوێنی مفتی زەهاویمان بووە مامۆستا عەلی قەزەڵجیمان بووە مامۆستا عومەری قەرەداغیمان بووە ئەمانە وەڵاهی ئەمە بخوانەخواسە بێڕێزی بەلایەنێک نی بەڵام ئەو لایەنە ئەمڕۆ پیا بوون کە زۆری دیعاشیان دێ هەموو مەلاکانیان کۆکەیتەوە ینی ئەمە تەحەدایەکی بازە هەموویان کۆکەیتەوە بەس حاشیەیەکی قەرەداغیە قەزەڵجی لەسەر تەفسیر مەلا عەلی معنا بکەن حاشیەیەکی پێنجوێن لەسەر ئادابی گەلم بەوی معنا بکەن نە قەتعەن نایزانن ینی ئێمە زانای وامان بووە مامۆستا تۆ بشۆ فەڵیلەی مامۆستای مەولەوی بخوێنەوە عەرەب گیری خواردووە بەدەستیەوە هەر مامۆستا لە ئەوڵ شعر داخڵەتێنێ نووسراوە ئەوڵ مامۆستا شعر چێ میسرا بسم الله الرحمن الرحیم تجاخوا كوا وزني ما صاحب الكريم أشي ناظاني بلي مولوي بو عظمته ما وصلت شون دركي كردوا بسم الله الرحمن الرحيم من تاه فيه نهية الحكيم أبي أوابي خوينيتو يعني هل أول جار توي بردوة تناو اللغزة ومعما ما نعظمت بونا وما وصل بس دعاية نكردوا ما وصل هي منو جنابة أيناسين ناوي نابين بردوام أنوسي هيش ترازيني يكتب بدري الدروة عالمة عارفة رازين يكتب كان يطبع بكريه شون كحزناك بناو أما الطبيعي أوان بوالي تصور كحزي أنك دود دركون بهر لو قراخو بنو شون كأوان لقل كسيك أبو كتاي باسا كان عليه كابرايكي دولمن لدمشق مزقوتي أكردوا وكيلي قرتبو بو إيشا كان وكالك أشو وكالك أهات وكالك أشتي أكري وكالك أشتي أفروشت خلقي أموت مزقوتي فلان بو وكالك مزقوتي فلان جماعة الأعيان شاركة شون لا أوتيان فلانك ظلمك زور لا توجه إما أزانين توي أمبارا أدي بس كس نازاني لم شارده خليك بناي فلان كسر مزقوتك الناو درك أبيش فرموي الذي أبني له البيت يعلم أنه أبني إني أبني أو كسر من معلي بوك مو خي أزاني من ما يكمل يدري ويلا كان خلق أزاني أنا أزاني أو كسر كمان معلك بوك مو أزاني يتر خلق بزاني أنا أزاني زور گرفتاری أوشتني چونك أو أنا محبيواتني يكناسو يكشناس بون فقط رويان كردوته أو إن شاء الله خوي تعالى العلم والنفس باكي وأنا بجدار من إن شاء الله ما وصلنا ما لا كتاي برنامج عزوز وصواسي جنبتنا خوي نور بعدارتن كا وحفظتن كا إن شاء الله ودعاء خير مبوكن يا رب يقول سلام إن شاء الله سواس نوان دارتن خوي تعالى توفيق خير
بۆ گەیاندنی خێر بە ئێمەش و بە ئێوەش عەتا إن شاء الله. بفەرمێت ئینشاءالله. إن شاء الله. خۆشەویستانم لێرەدا هاتینە پایانی بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام. تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان دەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.